ناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بە ژمارە لەگەڵتانین بۆ شیکردنەوەی نەبوونی یاسایی بودجە لە هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵی تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەت 90 ساڵ یاسایی بودجەی نەبووە لەگەڵمان من فەرمون بەیەکەوە لێکەوتەکانی نەبوونی یاسایی بودجە لەسەر دۆخی هەرێمی کوردستان ڕوون دەکەینەوە. ئەگەر سەرەتا لە پێناسەی یاسایی بودجەوە دەست پێ بکەین بەڵێ یاسای بودجە بریتیە لە خەمڵاندنی داهاتوو خەرجیەکانی حکوومەت لە ماوەی ساڵێکدا. پێناسەیەکی تری هەیە باز لەوە دەکات کە بریتیە لە پلانی داهاتووی حکوومەت بۆ داهاتوو خەرجیەکان. سەبارەت بە حکوومەتی هەرێم و یاسای بودجە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا تەمەنی 30 ساڵە لە ماوەی ئەو 30 ساڵەدا حکوومەت 90 ساڵ لە دەرەوەی یاسا ئەو بودجە و داهاتی کە لە بەرزیدایە خەرجی کردووە تەنیا 11 ساڵ حکوومەتی هەرێم یاسای بودجەی هەبووە. ئەو ساڵانەی کە حکوومەتی هەرێم یاسای بودجەی هەبووە 11 ساڵ بووە کە بریتین لەم ساڵانە 1993 یەکەم ساڵ حکوومەتی هەرێم یاسای بودجەی هەبووە دواتر 1996 1997 2001 2007 2008 2009 2010 2011 2012 2013 واتە یەکەم جار لە 93 یاسای بودجە هەبووە دوایین ساڵ 2013 بووە لە ئێستاشدا ماوەی 9 ساڵە حکوومەتی هەرێم یاسای بودجەی نییە یەکەم ساڵ کە حکوومەتی هەرێم یاسای بودجە هەبووە ساڵی 1993 لەو ساڵدا کۆی داهاتی هەرێم 10 ملیار و 13 ملیۆن و 812 هزار دیناری جۆری چاپی سویسری بووە. دوایین ساڵ ساڵی 2013 کە حکوومەتی هەرێم یاسای بودجەی هەبووە کۆی داهاتی هەرێم 15 تریلیۆن و 257 ملیار و 849 ملیۆن دینار بووە. بە جۆرێک لەو 15 تریلیۆنە 14 تریلیۆنی لە حکوومەتی عێراقیەوە هاتووە زیاتر لە تریلیۆنێکیش داهاتی ناوخۆ بوو. ئەمە دوایین ساڵە کە حکوومەتی هەرێم یاسای بودجەی نادۆتە پەرلەمان. بینە سەر کابینەی نوێم و یاسای بودجە و چۆن مامەڵەی کردووە لەگەڵ یاسای بودجە لە کارنامەی کابینەی نوێمدا باز لە مەسەرەی چەسپاندنی شەفافیت کراوە بوونی یاسای بودجەش دەچێتە چوارچێوەی چەسپاندنی شەفافیتەوە. لە کارنامەکەدا دەڵێت چەسپاندنی شەفافیت لە گشت بوارە داراییەکانی هەرێمدا بە تایبەت لە بواری داهاتە نەوتیەکانی هەرێم و داهاتە ناوخۆیەکان. وێرایەوەی کە یاسای بودجە بووە داهاتی نەوتی و داهاتی غیری نەوتیش لەم کابینێدا ناشەفاف بووە و بەپێی کارنامەی کابینەکەش دەبوایە سندوقی داهاتە نەوتیەکان دروست کراوێ بەڵام تاکو ئێستا دروست نەکراوە. سەرۆکی حکوومەت بەرپرسانی حکوومەت زۆر جار قسەیان لەسەر مەسەلەی یاسای بودجە کردووە بەتایبەت وتەبێژی حکوومەت چەندین جار لە ماوەی 3 ساڵە باسی لەو کردووە کە بە مزوانە یاسای بودجە دەنێرن بۆ پەرلەمانی کوردستان بەڵام لە ماوەی 30 ساڵی کابینەکەدا یاسای بودجەیان نەناردووە. سەرۆکی حکوومەت لە 7 2021 دەڵێت یاسای بودجە دەنێرنە پەرلەمانی کوردستان. ئەمەش دوای پەسەندکردنی یاسای بودجە عێراق بوو لەو کاتەدا کە باس لەوە کرا کە لەگەڵ عێراقیش ڕێککەوتن و یاسای بودجە دەنێرن بەڵام دوجار هەر یاسای بودجەشان نەناردە پەرلەمانی کوردستان. یاسای بودجە یەکێک لە ئەرکەکانی پەرلەمانی کوردستان بریتیە لە پەسەندکردنی یاسای بودجە بەڵام پەرلەمانی کوردستان لە مەرکەیدا شکستی خواردەوە و نەیتوانیوە یاسای بودجە پەسەند بکات. لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان مادەی 98 تایبەتە بە یاسای بودجە کە لە چەند بڕگەیەکدا باز لە یاسای بودجە دەکات و لە بڕگەی یەکەمی مادەی 98 لەسەر ئەنجومەن دەڵێت لەسەر ئەنجومەنی وەزیران پێویستە لە کۆتایی مانگیدەی هەموو ساڵێک بە مەبەستی گفتوگۆ یاسای بودجە بۆ پەرلەمان بنێرێت. بەڵام حکوومەت هیچ ماوەی 9 ساڵە ئامادە نەبوو یاسای بودجە بنێرێت. بچینە بڕگەی دووەمی مادەی 98 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانیش کە تایبەتە بە مەسەلەی بودجە باز دەکە لە سەر ئەنجومەنی وەزیران پێویستە لە کۆتایی مانگی چواری هەموو ساڵێک ژمێرەی کۆتایی ساڵی ڕابردوو بۆ پەرلەمان بنێرێت. واتە حکوومەت جگە لەوەی کە لەسەری پێویستە یاسای بودجە بۆ پەرلەمان بنێرێت لە هەمان کاتدا لەسەریشی پێویستە کە ژمێرەی کۆتایی کە تایبەتە بە خەرجەکانی ساڵی ڕابردوو بۆ پەرلەمانی کوردستان بنێرێت. ئەگەر بچینە سەر بڕگەی سێمی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەگەر
حکومت یاسای بودجە نەنێرێت دەبێت پەرلەمان چی بکات باز لەوە دەکات ئەگەر پرۆژه یاسای بودجە و ژمێرەی کۆتایی لەو ڕێکەوتێک کە لە بەرگەی یەکەمدا و لە بەرگەی دووەمدا دیاریکراوە نەگەشتە پەرلەمان پەرلەمان داوای ڕوونکردەوە لە وەزیری دارایی دەکات ئەگەر هۆکاری گونجاو هەبوو ماوەیەکی پێدەدات لە 15 ڕۆژ تێنەپەڕێت ئەمەش ڕێکارێکی ترە بەڵێ ئەمە سەرۆکی پەرلەمانە لە خولی پێنجەم لە 3/9/2022 باز لەوە دەکات نەبوون یاسای بودجە بەسە بەوەی کە حکوومەتیێرێ متمانەی لێوەربگیرێتەوە بەڵام سەر ڕایم قسەی سەرۆکی پەرلەمانی کوردستان بە وەرکە چاودێری خۆی نەستاوە و فشاری پێویستی لەسەر حکوومەت دروست نەکردە بۆی کە یاسای بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستان سەبارەت بە لایەنە خراپەکان قسە لەسەر لایەنە خراپەکانی نەبوونی یاسای بودجە لە کوردستانە بکەین یەکەمیان ژینگەیەکی لەباری بۆ گەندەڵی گوێندەڵکاران ڕەخساندووە و داهاتەکان ناشەفافن ینی لە ماوەی ڕابردووە کە 9 ساڵە یاسای بودجە نەبووە نازانرێت داهاتەکانی هەرێمی کوردستان چۆن خەرجکراون و چۆنێتی خەرجکردنیان و لەکوێدا خەرجکراون و داهاتەکانیش ئێستا ناشەفافن هەم بۆ خەڵکی کوردستان ئەم بۆ پەرلەمانی کوردستان یەکێکی دیکە لە دەرکەوتەکانی نەبوونی یاسای بودجە مەسەلەی زیادبوونی ڕێژەی بێکاریە و نەبوونی دامەزراندنە ساڵانی ڕابردوو لەگەڵ هەبوونی یاسای بودجە پلەی وەزیفی لە یاسای بودجە هەبوو بۆ دامەزراندن بەڵام لەگەڵ نەبوونی یاسای بودجەش لەو کاتەوە دامەزراندن وەستاوە و یەکێکی کە لە لێکەوتە خراپەکانی مەسەلەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانە کە ساڵانە لە یاسای بودجەدا داری کراوە و دوای نەبوونی یاسای بودجەش هەرچەندەوە پاساونیە بۆ حکوومەت کە کارە یاسای کردەوە بەڵام ساڵانە لە یاسای بودجە بڕێک پارە تەرخان دەکرێت بۆ ئەوەی کە پلەبەرزکردنەوە بۆ فەرمانبەران هەبێت دەرکەوتەیەکی تر بریتە لەوەی کە حکوومەت لە دەرەوەی میزاج ئەگەر یاسای بودجە نەبێ حکوومەت لە دەرەوەی میزاج یاسا بودجە خەرج دەکات بۆ نمونە ئێستا لە زۆربەی لەو ڕاگەیەندراوانەی کە حکوومەت کە وەزیرەکان باسی لێ دەکەن باز لەوە دەکات کە لەسەر ڕاستباردەی سەرۆک حکوومەت ئەو کاران کردووە بەڵێ بینە سەر پۆڵێنبەندی ئەو حکوومەتانەی کە یاسای بودجیان نییە لە پۆڵێنبەندی کۆمەڵە داراییەکاندا حکوومەتانەی کە یاسای بودجیان نییە بە حکوومەتی شکست خواردوو و حکوومەتی فاشیل ناو دەبرێن و لە کۆمەڵێک وڵاتیش بەڵێ لە کۆمەڵێک وڵاتیش ئەگەر یاسای بودجە نەبێت بۆ نمونە حکوومەت دەبێت دەست لە کار بکێشێت لە وڵاتێکی وەکو کەنەدا حکوومەت ساڵێک یاسای بودجەی نەبێت دەبێت دەست لە کار بکێشێتەوە لە ئەمریکا حکوومەت 3 مانگ یاسای بودجە نەبێت کێشە بۆ موچەی موچەخۆران دروست دەبێت بڕۆین بۆ 3 ساڵی کابینەی نوێم کە داهاتەکە چەند بووە و حکوومەت چەند داهاتی هەبووە ئەمە لێدوانی وتەبێژی حکوومەت جوتیار عادلە کە لە مانگی نۆی 2022 باز لەوە دەکات لە 3 ساڵی کابینەی نوێمدا کۆی گشتی داهات بریتیوە لە 46 تریلیۆن و 3 میلیارد دینار کۆی گشتی داهاتەکە 46 تریلیۆن و 3 میلیارد بووە بەڵام نازانرێت چۆن سەرفکراوە لەبەرەوەی کە یاسای بودجە نەبوو و لەسەر چ بنەمایەک ئایا بەپێی لەکوێ خەرجکراوە و پرۆژەکان ئایا چۆن خەرجکراون هەرچەندە حکوومەت باسی لەوە کردبوو لە کۆی ئەو 46 تریلیۆن دینارە تەنیا 840 ملیاری بۆ مەسەلەی پرۆژەکان بووە کە ئەمە بڕەپارەیەکی زۆر کەمە کەواتە نەبوون یاسای بودجە گرفتێکی گەورەی دروست کردووە و هۆکارێک بووە بۆ زیادبوونی گەندەڵی و مەسەلەی ڕێژەی بێکاری تاکو ئێستاش حکوومەت دیارنی ئایا بۆ 2023 یاسای بودجەی دەبێت یاخودنا تا بە ژمارێکی دیکە پێتان دەگەینەوە بەخواتان دەسپێری خواتان لەگەڵ